سرگرد سر بازد سرگرد سر بازد برای دل خوش کرد آکو حسین جان لشکرد آکو. تەنیا خۆمم بەرقم نییە ئەچم لەو کانیا ئاوتێرم ینی بە ڕسمی کوردەواری خۆمان زندگیەکەم لێرە ئەو وەختە تەمبیناتم هەست هەر بە خاترە ئەم ئاژورە و تاسووە لە شارەتانە بیژار ئەو وەختە لە وەختیگە تەمبینم تەواوبووی خۆم ئامادەکەم هەر لێرە تەمبینەکەم ئامادەکەم لباس لەکەمە بەرم زراکەمە بەرم کڵاوانمە سرم شمشیر و خەنجەرم لە خۆم پوتینە سوورە ئەکەمە پام ئامادە ئەوم و لێرەوە پیادە ڕووم هەرتا ئەو دەور مێغانە لێنەوەش بە ماشینە ڕووم و ناوشە ئاشورا تینە دەرە و تینە بەرە تەکێ تینە بەرە تەکێ ئەو وەختە لە بەرە خاک تێرن بوو هەڕی بوو قوڕی گیرن تێرن لە بەرە حازریەکەن بۆ ئەو ڕوژەکە وا ئەمڕۆ بوو لەوە دووە ئەوان قوڕێرن ئێمە دارە دەسەی ئەمام حوسێن تێرین لە بەرە قوڕگە مەسەن مخالفخۆنی ئەەکەین ئەو وەختە ئەچینە شەقامەکان لەبەرە شەمرەچی دارە دەسەی شەمرە ئێبنە سەدە ئێبنە زیادە ئەمانە تەواوی ئیمە دارە دەسەیی لەوە دووە ئەچین دوایمە دارە دەسەی ئەمام حوسێن تێ ئەمام حوسێنە حەزرەت عەباسە ئەلیەکبەرە قاسمە تفلانە ئەسیرانە ئەمانە گیشتی ئەو ڕوژە ئاشورە تەواوتین وەختی ئێمە ئەمام حوسێنە شەهید کردین حەزرەت عەباسە تەواو لە ڕوژە ئاشورا یانێ لە ڕوژە ئەمڕووە تا نیمەڕوو ئێمە مەسەن شەهیدیانەکەین
اما مراسمات تا آخری که مثلا تواوی هر گردن دشمن دور داسا و دوره عباس یالمول بنی دشمن دور داسا و دوره عباس یالمول بنی لرزنی یاسا دل دشمن کیش یا خاک خوین لرزنی یاسا دل دشمن کیش یا خاک خوین قوت قلب من تنیا صبح سالارما قوت قلب من تنیا صبح سالارما سر دشمن تجیا یک عباس پرچم دارما سر دشمن تجیا یک عباس پرچم دارما یا حسینو یا حسینو یا حسینم یا حسین 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 سوار شاهدین تنیا و یه تنها جنگه تک سوار شاهدین تنیا و یه تنها جنگه چپورا دشمن و ساز هر یه سراتی دانلی چپورا دشمن و ساز هر یه سراتی دانلی زینبم کم طاقتا چوری عباس بای زینبم کم طاقتا چوری عباس بای دل شورا حالگیانی که چمرگ عباس نای دل شورا حالگیانی که چمرگ عباس نای یا حسینو یا حسینو یا حسینم یا حسین 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 وقتی من لو سنابو هاتم بو بیجار بو تواشای ام رسمات دانی بو ونو هادی وتی بی ام برنامه اجراب که وتی مولا من حقیقت دایسه لم برنامه کارم نکردی وتی بی خینا که وتی بی هم لباس کلی که برد هم جلگلی بکر برد لباس یا و جلی و کلمه برم و کلاو خودو نازن پرو زرو حمایلو پوتینو امانه پوشام و لود و هاتم درو او کاورا واز سردسته بو وتی والله پیده کفی کاشه مراسمات انجام بید مولا پشیمانم یسر من عشقك حرفي دستوره حرفي دستوره يبرش شو يسر بري يا زين من كوره يا زين من كوره كبار بعد
حمیده غنات و شانم مولا پشیمانم چی ساله عايز من أوم الشمس جلا كما برم زراك كما برم كلاون مسرم أني أشم بان أسبوع مردن أوا توري أروان بما وازن مثلا من حتمي الشمس حقيقة ولي هاد أو خلقة أو مرد ما إيجن با تو وقتي أشد بانا أسبوع كايجي هر الشمس راسكاني ولی یه طوری رفتار کن تکما یا برده پرتکن بوم یا ناراحتون لدستم یا چیز او وقتا ایما وقتی که ام مراسمات تشکیلی لبرا خمان لتکیه لباس کین برمان من آلانا وانا و اسیرن وانا و اونا امام حسین مثلا او ایوتا هرجت باس اما أنا تمام ورده حد بريجو لباسه كينا برجي أصلا جلة كينا بريان باو رسمي كي خمان لباسه بشم انتهى إيما لباس السور مخالفون شمر أوان لباس سوزو سبيو أما أنا كنا بريان گرتی دیان دنام خور آرام بخلی خوارکی دیان دبان نه قرآن بخلی گرتی دیان دستر نوان بیکن بگلی خوارکی دیان دستش دستر چل دست من سيفلا كاكاخاني 50 سال شمرم 50 سال شمرم و لم 50 سال لمراسم تسجات هيئة شركتكم وقاتله حسين بن عليم زمان قديم ونو من لبير متي زمان قديم
چاوریانە دا ئەو وەختە خێمەیان دروستە کرد 10-15 دانە خێمەیان دروستە کرد لەوە دوا شمرگەل تەواو هیچی ئامادە بە دەورە خێمە لە هاتن و لە ڕۆژە ئاشورا ئینیانە ئاگریانەدا لەوە دوا ئاسی دیشی بەڵاوەیە و کردن ناو زەوی و ئەمدا دڕک و داڵ و ئەو وەختە ئەم ئەسیریالە ئەمان وردە بوو کوفە و شام ئیمە وەختی مەراسمات کرد شروعەوی لە ساعتە هەشتنی نیوە سۆ ئەچین بوو ناو شەقامەکان بوو ناو خیابانەکان مردم تەواو نەزری بڵاوەکەنەوە چای تیرن شیر تیرن نازانم بسکویت تیرن ئەمانە خۆراکاتێل تیرن شەروەت تیرن وەلی ئمە حەجی ناتانین هەر لە ساعتە هەشتنیمە سۆ تا 4-5 دوای نیمەڕوو تامی هیچی ناکەین حەقیقەت وەلی مردم ئەوە بە جووری شەڕوان پێمانە ئەژن واقعان ئەمە شمر ڕاستکانیە و ئەمانە حتا ئەمەڕوو کە ڕۆژە ئاشورا بوو دانەی شەروەتی هاورد وتی بە ئەوان من ئەوە هەڵی گەڕانەوە وتی ئەوانە ئەمام حوسێنیان کوشتووە چون شەربەتیان پێ بەخوا نەیاندا پێمان دوێکەش شەو ئاشورا بوو هەر لەو دەر مسجد قامە چایان هاورد چای و شەربەتیان هاورد حەجمان کرد حەجیان نەدا پێمان دیمان پیان تەجروبەم کەمدابیش هەست لەم بەرنامەدە و ئەم ڕاستماتەکەی لە شارستانە بیجار لە ئوستانە کوردستانە لە کوردەواریە لە حەجێگە ئێرانە نییە حەقیقەت نییە ئەم ڕاستماتە لە حەج کوێنە هەتا لە تەواو جیهانیش نییە سرم سرگرد سر بازد سرم سرگرد سر بازد برای دل خوش کرد آکو حسین جان لشکرد آکو حسین جان لش ماشاءالله حسین جان لش سلام سردار سر برزم یا ابا عبدالله لشکر دهاکو حسین جان لشکر دهاکو نه سفره است نه مهماندار نه سفره است نه مهماندار و کردن قوم بعد کردار علی اکبر دهاکو جفاکاران جفا کردن جفاکاران جفا کردن لخین سفره و پا کردن اجاولی رسم پیشوازه اجاولی رسم پیشوازه علی اصغر داکو حسین جان لشکر آکو حسینی ماشاءالله آکو سرو جانم و قربانت سرو جانم و قربانت درو دیدم پریشانه اچان جواب صدات به کربلا لە زمانی قبل از یەکە ئەمام حوسێن شەهید بوو لە کوردەواریە لەو پیاوە گەورانە ئێمە هەر ئەزاداریمان کردێ بوو سیاوەش و بوو وانە وا گەورە بوون لە مناتەقی کوردواری ئێمە هەر ئەزاداریمان کردێ و هەر مراسمات داشتین و هەر چەمەریمان بووە و هەر هەڕوو کوڕگیرن داشتیمان و هەر بووە گەرەکمانە ئەمە بە تەواو کوردەواری لە تەواو دنیا ئێمە برسنیم کە ئێمە لە کوردەواریە ئەم بەرنامەمانە هەست و قبل از ئەمام حوسێن شەهید بوویش هەر بووە و هەر هەست
من حقیقت خاڵومی شەش شمر بوو ئەو خۆشی نەدی ئەم شمبین 10-12 ساڵ حقیقت کور بوو لە دواو کوربینی ئەم خۆی کرد کارم نییە وەلی من حەزەکەم ئەم بەرنامە ئەنجام بەم هەتا کوریش بووم هەرم بەرنامەی شمبیە ئەدامە و تا گەرەکمە هەر بە شمبی بمرد